سلام علیکم، زۆر بەخێر بێن بەڕێزان، هیوادارم هەمووتان سەق سەلامەت بن. ئەمانەوە پێش دەستپێکردنی خولەکەم کاکحەلی کە سەرپەرشتیاری گشتی سایکۆفێرە سەرەتایە کۆکو سایکۆفێر و خولەکە بدات. سڵاوی خوای گەورەتان لەبێت فێرخوازانی عەزیز، زۆر بەخێر بێن بۆ ئەم خولەی سایکۆفێر. ئەمە یەکێکە لە چالاکیەکانی سایکۆفێر بە بێگومان پێشتریش چەندین چالاکی لەو شێوەی ئەنجام داوە. لێرەدا ئەمانەوێت کۆمەڵێک وتە دەربارەی خودی سایکۆفێر و چالاکیەکانی سایکۆفێر بخەینە ڕوو. لەم خولەدا نزیکی 200 کەس فۆرمەکەی پڕ کردوێتەوە تا بەشداری کردووە لە خولەکەدا، و لەو 200 کەسە لە 17 شوێنی جیاواز لە 17 بەشی جیاوازی پەیوەست بە بابەتە دەرونیەکان بەشداری تێدا کردووە، لە هەریەکە لە زانکۆکانی سۆران، کۆیا، خانەقین، گەرمیان، سلێمانی، هەروەها دەهۆک و هەروەها لە کۆلێژی پزیشکیش بەشداریان کردووە. پێم وابێت لە ڕاپەڕین و قەڵازی ئەوانش بەشداریان کردووە. و بەبێ گومان ئەو خولەیەکە کە لەو خولانەی کە سایکۆفێڕێکی خستووە لە پێناو خزمەتکردنی خودی قوتابیان، هەروەکو چۆن لە ئامانجەکانی سایکۆفێریش ڕادیارە. ئەم پرۆژەیە کۆمەڵی قوتابی پێی هەڵساون، دروستیان کردووە، بنیادیان ناوە لە پێناو خزمەتکردنی خۆیان، واتە لە پێناو خزمەتکردنی ئەو قوتابیانەی کە لە بابەتە دەرونیەکانە خوێنن، لەو بابەتانە خوێن کە پێوەستن بە دەروونزانیەوە. ئەمەش لە پێناوەی کە لەلایەکەوە سەرچاوی دەروونزانی فراوانتر بکەین، هەلی کار بۆ دەروونزانان زیاتر بڕەخسێنین، و لە هەمان کاتیشدا ئاستی معریفەی دەروونزانان زیاتر بەرەو پێش ببین. ئینشاءڵڵا بە درێژایی ئەو خولە لەگەڵ مامۆستا سەرکار شتی باش فێرە بین و بێگومانە بێتە ئاستی معریفەمان زیاتر گەشایەکات و بێتە سوودێک بۆ هەموو لایەک. بەنسبەت ئەم خولە مامۆستا سەرکار بۆمان پێشکەشەکات و لە سێوانە پێک دێت، هەفتانە شەوانی سێشەمە کاتژمێر بەڕێواچێت. و لەم خولەدا دەربارەی ئۆتیزم و دەربارەی سیستەمی ABA و دەربارەی IBC لە ناو ABA-دا ئینشاڵڵا فێرە بین. جا ئێستا من هیچ قسەیەکی وام نەماوە، ئەگەر مامۆستا سەرکار حازر بێت با بفەرمێت. من سەرکارم، بەڕێوەبەری سەنتەری ئۆتیزمم لە کۆمەڵگەی دایکسۆران و بەکالۆریسم لە کلینیکە سایکۆلۆجی هەیە. ئێستاش بەشداری پرۆگرامێکی نێودەوڵەتیمە لە چارەسەری گەشتاڵتی کە تەقریبەن ماوەی 5 ساڵە. پێ خۆشحاڵم کە ئەوڕۆ دەرەنگۆمە لەو بابەتە چی کە ئێستا گەلێک گرینگە، حکمەوەی هەتا زیاتر کات ئەڕوا خواستلۆ ڕاهێنانکردن بە منداڵی ئۆتیزم زیاتر ئەبی. طبعاً وە گوتم هەم پێ خۆشحاڵم کە لێرەمە و هەمیش قەلەقم. قەلەقێکەشم عادەتەن لەو بابەتانە ئەوەیە کە ئایا نەتوانم ئەو بابەتەی وەچی خۆی بگەینم بە حکمیەوەی زانستیە و شتێکی حەساسە. چەندیش لە ئاست ئەو تەوەقوعیمە کە ئەنگۆ بەشداری کردی بە حکمیەوەی وەزن ژمارێکی زۆر بەشداریان کردیان، بەو هیوایمە کە سودی هەبی و ئەگەر هەر هەڵەیەکن کردیان کەم کورتێکە و هیوادارم چاپۆشی لێ بکەن. طبعاً ئەوڕۆ باسی ئۆتیزمەکەی وانی زۆرینی ئاشنابی، بەڵام هەر بە پێویستم زانی کەمێک باسی ئۆتیزمش بکەین، دواتر باسی ABA-کەین ئەو دوو ڕۆژەی دابێ. لە ئۆتیزم پێناسەیەکەین، باسی لایەنە تەشخیصیەکانیەکەین، واتە مەبەستم لە نیشانەکانیەتی، دواتر باسی یاریکردنەکەین کە لە ئۆتیزم کۆگەمەکردن، پاشان ئەگەر کاتە بوو باسی هەندێک سیفەتی معریفی وانەکەین لە سەوی مەسەن ئەو نیشانە تەشخیصیانێک کە عادەتەن لە DSM و لەوانە باسەکرێ و هەوڵەدەم لێرە یان تەرکیزم خستە سەرەوەی بە حکمیەوەی ئەو وێبینارە ئێستا یان ترێنینگە ئێستا یعنی شتێکی عملی است لەسەر ABA حەزم کرد کە ئاخیری باسیەکەم کە مەسەن ئەمە ڕاهێنان کول لەسەر ئۆتیزمەکەین. طبعاً لێرە سنووردارە بە حکمیەوەی ئۆنلاین، ئەگەر بە ئین پێرزن بە ئەوە ئەتوانی زۆر شتی عملیش دابنین، بەڵام تێگەیشتن لەو بنەمانە زۆر گرینگە کە ئەتوو ئەگەر لە داهاتووی چیشە دەگە ئۆتیزم کردچە کەسە چکە بوو یعنی بای ئەوەی ئەتوانی لێرە تێبگەی ABA. چو ABA نەک بەس لە ئۆتیزم بەکاربهێنرێ، بەسنەی بەستینەوە بە ئۆتیزم ئاگاداری ئەو خاڵەی بن. ABA لە زۆر بواری دیکە بەکارەهێنرێ و تێگەیشتن لێ گرینگە، هەر وەکو ئەتوانین بێت تیۆریەکشیان منهەجەکش لە دەروونناسی و لە زانستی ڕەفتاری.
طبعا لە ڕۆژەکانیدا بێ باسی ئەیبیەکەین پێی ناسێکی ئەیبیئەی چیە بیهێڤەریزم چیە دواتر باسی بنەماکانی ئەیبیئەکەین پاشان باسی ڕەهەندەکانیەکەین سیفەت و ڕەهەندی هەیە ئەیبیئەی دواتر باسی ئەیبیسیەکەین کە لە من زۆر گرینگە ئەیبیسی ئەگەر زۆرینەی حاڵەتەکان پێم وایە بەرچاوڕوونی ئەدەتە ئەو کەسێک کە بێوێ سەبارەت بە ئەیبیئەی بزانی هەر بە پێویستم زانێ ئەوکردنەوەش سەبارەت بە هەیکەلی ئەو دەورانە بدەین کە کرێ تەمام ئێستا دەست پێەکەین یەکەم جار با باسی ئۆتیزم بکەین ئۆتیزم چیە طبعا ئەو مشتومەڕە زۆر جاکرێ توشبووی مەکارێ مەسەن نەخۆشییان نەخۆشی نیە ئەم نەگەر وشەی نەخۆشی بەکاربێنن لە بەرامبەر دیزئۆردەر بەکاتیم کە لێرە هەیە مەسەن لە ناوی ئۆتیزمیش وەکو نەخۆشکاری ASD ئەو دیە دیزئۆردەرەواتە نەخۆشی ناتوانانی بەکاری بین هەر کەس سۆسە تێوانی چی هەیە ئەو دیزئۆردەر وەکو هەموو نەخۆشیەکانی دیکە لە دەرونی بەکارهێنرێ ئەوە ئەگەر بە کوردیش باسم کرد هەری ئەوەیە طبعا ئۆتیزم ئێستا گوترێ ASD واتە ئۆتیزم وەک دیارە لە سلایدەکەی سپێکترم دیزئۆردەر ئەگەر پێی ناسێکی بکەین ئەرێ نەخۆشی یان تێکچوونەکی گەشەی دەماغیان مێشکە کە پاککەوتن و تێکچوون لە دوو لایانی گرنگی ژیانی ئەو منداڵەی دروستەکە دوو لایانی گرنگ مەبەستن لە گەشە سەندنە لایانی وەزیفی و ژیانکردنشە کە بربەستی لە دروستەکە ئەوانیش چنە دوو کۆوەڵە نیشانەوە بۆ تونوانی زۆرینی پێ ئاشنابن بەنگلیزی سوشل ئینتراکشن و سوشل کۆمیونیکیشن هاتن کۆمەڵایەتی بوون و پەیوەندیگرتن تەواصل اجتماعی بوون کۆمەڵە نیشانەی چیتی کە عادەتەن لە منداڵی ئۆتیزم کڕێبوونی تێبینی بکرێت بەشێکی کەی ڕەفتار یان شێوازی ڕەفتاری سنوردار و دووبارەوە بوو لە سلایدەکان داهاتوو هەندێک کورتتر ینی ورتر باسی ئەو دوو کۆمەڵە نیشانەیەکەین بەس لێ ئەوی مهمە چیە لەو پێناسەیەمە تێبینی بکەین نەخۆشیەکی گوتن گەشەی مێشکی یان دەماغەکە ئەسلی ئەو نەخۆشیە لە مێشک چییە يعني كسك توشي أبي أوتيزم كان لمشي كا وقين قبضاني لمش مثلا عندك شيء يعني راس بكينه قرين بدون بشيء وازي بخير كردن وتعامل كردني بايكو باوك مرزيهم دارت توشي يعني تكون قديمة قطرة وزن بلا نكسب وكسب من هذه السايكوديناميك كامو كبهوي تعاملي سادي بايكو باوك من داري أوتيزم مثلا كسك توشي من دارك توشي أوتيزم هو بيشتهب ودلات أو فكرة مثلا ورد كده أيوة زاگین زاکە شوێنی لە مێشتیە بەهۆی شێوازی بەخێوکردن ئەوانە مەرز نییە ینی ئۆتیزم هەڵدا پێ باش و باسی ئەوەش بکەین مەسەلەن قەدیم کۆمەڵک پێوە هەبوو لە ئۆتیزم یان زۆر هەبوو لەوانەیە جۆ لەبوو مەسەلەن ئەسپێرجەر یان ئۆتیستیک دیسۆردەر یان pervasive developmental disorder یان pervasive developmental disorder not otherwise specified NOS چەند زۆری هەبوو قەدیم ئەو پۆلێنانیان ئەو تەشخیصانە بەکارە هات لۆ منداڵی ئۆتیزم بەڵام بەپێی کات وەلا بردرا ئێستا وەک گوتم ئەگەر دیقەتش بدەن ناوەچینەی هەیە یعنی ASD کە بە کولیاتن نەخۆشی شەبەنجی ئۆتیزم یعنی ئەو پێوەرانە ئێستا کە لە سلایدەکەی بین ئەو پێوەرانە کە پایر بوون یعنی ئێستا کاریان پێ ناکرێ بەڵکو پێوەری لە ئۆتیزم چیان ئەو پێوەرانە کە ئێستا کرێ ئەگوترێ نەخۆشی شەبەنجی ئۆتیزم یان تێکچوونی شەبەنجی ئۆتیزم وەک گوتم وشەی نەخۆشیان لێ بەکاری نەدرا بە دیزۆردەر ئینگلیزم شڵەژانی شیعاتن پێرێ بەڵام گرنگە کە دیقەت دەین ئێستا بوویتە سپێکترم يعني أول شيء ليرة كليلة زاقبيتوا سبيكترمتيا سبيكترم لكل كائن الشبان تقريبا أو يعني صار بيوريك بيشتري باسم كل يعني تازة أول استشارة شيء باسم كأو تستيك وسبيرجل بيرفيسف أو نستنما بقول الشبان كك أو يبكارين ليه لو كسر كمان كأوتيزم يبي على كات تشخيص على ASD وشيء سبيكترم دلالة ثلاثة يك أو أنا وكو هم اللي جرت سترة شيء دانتران أو نخش أو نواني بيشوتر بكارين ده ودو دلالة لا هم زوري نیشانەکانی ئۆتیزم یعنی کە هەر کەسەوە بە شێوازێکی توشبی بەڕێژەی جیان لۆن لە پێوەری شێوازی ڕەفتارەکانی بەرەو سنوردار زۆرتوبی بەڵام لەڕووی کۆمەڵایەتی و تێکڵاوبوونەوە ئەوەی نەگرتبی یعنی ئۆتیزمەکەی بەتوندی نەگرتبی و شتێکی کە زۆر مهمە لێرە تێبینی بکەین وشەی سپێکترم شەبان کە کەسێک ئەگەر مندارێک یان مثلا تەشخیص کرا بە ئۆتیزم ئەگەر گۆتی توندا بمانە نەهات یعنی ئەو فکرێکی کە لێتە پاڵ وشەی شەبان سلايدي دوم ابزام ديار استوانيا autistic disorder asperger's pervasive developmental disorder او يدي كاين او اس الى تنجد عندي او انا او بيوران انا كنت اكسباير بو استا شي بيناك وي استا شي بيكليتيا او بيوران ويا كنت شبانغا طبعا لو خاليهم كباسم ككو
مندارێک ئەکەی مەسەن لە فکرەی شەبەنگ گوتم لە جێ خۆی نەمینیتەوە بە زۆر شت لۆ منداڵ کە ئۆتیزمیکە مەسەن لە تەمەنی زۆر ڕاهێنانی پێکەی ئەکری زۆرێک لەو نیشانانەی نەمین کەم ببیتەوە کەواتە لە مەوزوعی شەبەنگ لە ئاستی توندێتی کە ئێستا ناسەکەم نزم بووە یان کۆمەڵێک موقیفی کۆمەڵایەتی لە دروست ئەکرێت کە ئەرێنی بن وەڵام منداری بێکە لە ڕووی کۆمەڵایەتیەوە زیاتر بکرێتەوە ئەکری مەسەلەن نیشانەکانی کۆمەڵ نیشانی کۆمەڵایەتی تێکەڵابوونی مەسەن نزمتر بێت بە پێیانەوە گەر موقیفی تند و حراسکاری بێتە پێش لەو منداری نەرێنی بیوانە دووبارە مەسەلەن ئۆتیزمەکەی بگۆڕێت توندیەکەی بگۆڕێت توندتر بێت یان ئەگەر ژیانی مەسەلەن ئەو منداڵانە ناجێ گیر بی لەمارەیە ژینگە چی لە باریان نەبی دووبارە ئەکرێ وها لە منداری بێت کە ئۆتیزمەکەی تون ببیتەوە مەسەلەن کەواتە ئەو فکرە بە حکومی تەربیەتی ئۆتیزم شوێ حەزی لە شتەکانە میشەوە چی خۆیان بن و نەگۆڕێت زۆر ئاشنانیە یان تۆ نامونە بە گۆڕانکاری زۆر زۆر یەک لەوانە ئەکرێ مەسلمانی بکە ئۆتیزمەکەیان تونتر ببی کەواتە فکری شەبەنگ لێرەگەی گەورەچاو بکەن کە ئێستا بەکارهێنی ASD ئۆتیزم سپێکترم دیزۆردا ئەوە فکرەکەیە و ئێستا گەنجی بە چ ئەدە لە تەشخیص خاڵ یەکەم توندێتی سرێتی توندی ئەو ئۆتیزم ئۆتیزمەکەی چەند توندە کۆمەڵە نیشانەی دووەم شێوازی ڕەفتاری سنووردار و دووبارەوە بۆیە کە لە ناویدا مەسەلەن ئەو سنوورداری و دووبارە بوونەوە لە چه هەیە لە ڕەفتار لە حەزم و چاڵاکیش کە ئێستا بە ئەوتر باسییانەکەین مەسەلەن خاڵە باسیەکەین گرینگە بزانین مەسەلەن لە ئۆتیزم ئەو دوو کۆمەڵە نیشانە ڕئیسیە هەنا تەبان وەک باس پێ هەندێک ئەوەی دیکەشەیە کە تایبەتە بە ئۆتیزم ئەگەر کاتە و باسەکەین بەڵام ئەوەی گرینگە لێرە ئەو دوو کۆمەڵە نیشانەیە لە ئۆتیزم هەیە کە لە کاتی تەشخیصشدا مەسەلەن گرنگی پێدرێ باسی یەکەمیان بکەین کە تێکەڵاوبوون و پەیوەندی بەستنی کۆمەڵایەتیە یەکەمیان مشکلیان زۆرجار لە ئاڵوگۆڕی لایەنی عیلاقەی لە پەیوەندیدا لەلایەنی مەسەلەن سۆزداریشی ئیمۆشناڵ هەستی مەسەلەن ئەکرێ لە عیلاقەکان تێنەگەن عیلاقە واتای چێ یان حتا لە ناو عیلاقەش مەسەلەن ئەو نیشانانەی کە لە کاتی گفتوگۆی هەیە لە پەیوەندیەکاندا ئەکرێ ئەوان نەتوانن لەوی شتێ بگەن سەری لێ دەربکەن مثلا یەکێک لەو شتانەی کە مشکلانەیە شێوازی تەعامولکردنیان یان ڕوبەڕووبوونەوەی ئەو پەیوەندیانەیە مەسەلەن کو تەعاملی دەگە بکەن بەپێی موقف لە موقفدا کە کو تەعامل دەگە کەسەکی دیاری کراو بکەن ئەو یەکێک لەو مشکلانەیە کە ڕوبەڕووی منداڵی ئۆتیزم بکەن یەکی دیکە کە زۆرجار پێم وایە بەرچاوە ئەوەیە کە ناتوانن هاوبەشی بە کۆمەڵێک شت بکەن مەسەلەن زانیاری ئەزمون و هەست مەسەلەن ئەگەر دیقەتی هەندێک مندار هەیە ینی منداری ئەوەی برێپێرێن تەبیعی و ئاسایی گەشێکە لەوانەیە ڕووداوەکت لۆ بژێڕیتەوە یان ئاماژەی بە شتێکی بکە کە لە دەوروبەرینگۆ بوونی هەیە یان ئاماژەی بەو مەسەلەن تیشێرتەی بکە کە دەبەی کردیە ڕسمەکی لەسەرە ینی هاوبەشی بە زانیاری و بە هەستێکەنیان مەسەلەن پێتەرێت تووڕە بوون یان ترسام مەسەلەن ئەو بەشیان هەیە کە هاوبەشی پێکردنە بەس لە منداری ئۆتیزم ئەوە نابیندرێ یان زۆر کەمە مەسەلەن کەم یان دەگمەنە بینی ئاماژەی بە شتەکی بکە یان باسی هەستێ خۆی بکە ئەو ئەزمونەی لە ناخیانەوە شتانەنە کە بەربەست لەو منداری ئۆتیزم طبعا لە کاتی ڕاهێنانەکان ئەگەر مندارێک ئاستی زۆر باشبی یەکێک لەو توانستانەی کە تەرکیزی خرێت سەرلۆی فێر بکرێ مەوزوعی ئاماژەدانە بە زانیار مەسەلەن لە دەوروبەری خۆت هەیە ئەکرێ سەیارە بڕوە فێری بکەی مەسەلەن ئاماژەی بە سیارەی ببرێ ئەوە سەیارێ کە ئەوە ینی توانستەکە نەقسە توانی بەڕاهێنان دروستی بکەین دەست پێشخەری یەکێکە لە نیشانەی دیکە کە زۆر وازحە منداری تەبیعی مرۆڤ کە ئەوەی پێرێن تەبیعی گەشەیەەکە دەست پێشخەری هەیە مەسەن دەست پێشخەری لە پەیوەندیە کە گەر شتێکی پێویست بیداوە کە پرسیارە کە ئەچتەکن کەسەکان مەسەلەن برسی بیداوە کە کۆمەڵک شتی بێوێ بستە دەرێ ئەوە لە منداری ئۆتیزمیان زۆر کەمە یان یەکێک لە وەربەستانەیە یان نییە مەسەلەن ئەو لایەنەی مندارکە دەست پێشخەری بکە ئەوەش یەک لە نیشانەی یەکاکرێ بەرجەستە بی و تێبینی بکەی لە منداری ئۆتیزم و یەکێکە کاردانەوەی تیلۆ لۆ تێکەڵاوبوونی کۆمەڵایەتی و لۆ عیلاقەکان مەسەلەن گەلەوەی دەست پێشخەریش ناکات ئەگەر دەست پێشخەریشی دەگەکرا زۆرجار وەڵامی یان نییە مەسەلەن ئەبیندرێ ئەگەر تێبینی بکەن و دیقەتدەن مەسەلەن منداری ئۆتیزم زۆر هەستەکەی ئەو کاردانەوانەی ئەگەر قسەشی دەگە بکەی ئەگەر
تێکەڵیشی بێ ئەو تێکەرت نابی وەڵامی یان ئەگەر هەبی زۆر کەمە ئەگەر زمانیش بەکاربیێنی و شەش بەکاربیێنی گفتو زۆر سنووردارە یعنی ئەوە بەشێکی کێیە کە لە منداڵی ئۆتیزم تێبینیە کرێکە نەقسە یان مشکلێ لایەنێکی کە توانرێ خەلەلە لە پەیوەندی نازارەکی طبعا پەیوەندی زارەکی بەکارهێنانی وشەیە گریتۆ ڕستە کە قسەیەکەی بەڵام نازارەکی مثلەن هێمای جەستەیە گریتۆ زمانی جەستە گریتۆ تۆنی دەنگە گریتەوە هەموو ئەو شتان ئەگریتەوە کە مثلەن وشەی لە خۆ نەگری و نازارەکی بیکە ئەوانیش کۆمەڵک پەیام یەگەینن بە کەسی بەرامبەریان بەهۆیەوە پەیام لە کەسی بەرامبەر وەرگری یەکێک لەو خەڵەی لەیدی کە ڕوبەڕووی منداڵی ئۆتیزمە بیتۆ ئەوەیە کە کێشیان لە بەکارهێنانی ئەو پەیوەندیە نازارەچەی هەیە سستە یان مشکلەی تێدا مەسەڵەن بەکارهێنانی پەیوەندی چاوی زمانی جەستە دەربڕینە ڕوخساریەکان و زۆر دەشەکرێ مەسەڵەن دژیەچێک لە بینی مەسەڵەن شێوازی قسەکردن ئەگەر قسەی بکەن و ئەو زمانی جەستی هەبی مەسەڵەن دیقەدان دەچیان کە قسەیەکەن دەمو چاویان ئەگەر باسی شتێکی ئەوەشکەن یان هەر شتێکی دەربڕن مەرج نییە ڕووکاری دەم و چاو و تۆن و ئەویان دەگا ئەو قسەکنەی یەک بگریتەوە هەنیەوە یەکێک لەو مشکلەی دیەکە لەو ئەو منداران هەیە طبعا مەسەن پەیوەندی چاوی لۆ مهمە یەکێک لەو شێوازانەکە پەیوەندی چاوی دروستەکەی دەم و چاوی کەسەکانە بینی کە لۆ منداری کچکەیان لۆ ساوای لۆ کۆرپەلەی کە مەسەن هەندێک گەشەی ئەکەوە بیتە 6 مانگ و هەندێکێکە گەشەیەکە زۆر مهمە کە تەماشای دەم و چاواکە شێوە ئەناسیتەوە لەو شێوانش کە شێوەی ئەناسیتەوە بەشەکی دیکەش ڕوخساری برێ ڕووکار یان دەربڕینی دەم و چاویان کە پێیانەرێن فیشل ئەکسپرێشن دەربڕینە ڕوخساریەکانی ئەو کەسەی مثلەن تێبینی ئەکا کە تەماشای دەم و چاویانەکە یان پەیوەندی چاویە بەستی لەوەش هەم لە هەستی کەسی بەرامبەر تێگە مەسەڵەن ئەمە طبعا زۆر جا بە دەم و چاو لە کەسی بەرامبەر تێگەی یان لە ئەو مندارانەی کە کچکەنە مەسەڵەن بەشەکی فێربوونی ئەو پەیوەندی بەسنش لەو تەماشاکردنێک کە ڕوخساری کەسی بەرامبەرە بینن لە ئاساییەکەن کە لە ئاساییان کردەوە فێربوون ڕوەدە لەو حاڵەتەی فێربوونش طبعا بەس ڕوەدەوە گوتم بە توانای لاسایکردنەوە کە لاسایکردنەوە توانایەکە زۆر پێویستە لۆ بەتایبەتی مندار کە لە دەستپێکی سەرەتای تەمەنی تێ تاوەکو شتەکان لە دەوروبەر فێر ببی لە تێک هەڵبوون لە قسەکردن لە هەموو ئەوانە طبعا ئەوەش خیبرەتێکە لە منداری ئۆتیزم نەقسە کە توانای لاسایکردنەوەی دیکە واتای فێربوونی چ شەگریتەوە ئەو دەربڕین نازارەتیانەش بە هەمان شێوە فێر نابی لە کەسی بەرامبەر چکن توانای لاسایکردنەوەی نیە لەوەی بەشێکە کە مشکلەی هەیە لە منداری ئۆتیزم بەکارهێنانی پەیوەندی چاوی زمان دەستە و دەربڕینەکانی ڕوخسارە یەکێک لە لایەنی دیکە لە مۆزوعی پەیوەندیە مثلا مشکلیان لە پەرەپێدان دروستکردن و پاراستن و تێگەیشتنی پەیوەندیەکەی مثلا مەزنیە لە پەیوەندیا تێبووە پەیوەندیەکان چنە ئەوە برادرە ئەوە دایکە ئەوە بابا مەرزنی ئەو تێگەیشتنیان هەبی و بە پێی کاتشلۆ دروست بی و بەشەکەش لە دروستکردنی پەیوەندی وەک لە خاڵیەکەمش باسی کرد مثلا دەست پێشخەریان نیە وەڵامیان سنووردارە لۆ تێکەڵاوبوونی کۆمەڵایەتی کەواتە ئەو بەشەکی کار لەسەرکە لەوەی کە پەیوەندی دروست نەبی مەسەڵەن لەوانەیە ئەگەر منداری دیکە بەراوردکەین مەسەڵەن زۆر جار حاڵەتیان مەسەڵەن لە دووسێ بکارێ دوای 3 سال وە تەمەنی تیان دووسارێ فلانە برادەرمە مەسەڵەن یان ئەزانی دایک چیە باب چیە گرنگجێ و عیلاقانە مەرج نییە مەسەڵەن منداری ئۆتیزم ئەو تێگەیشتنی هەبی ئەو پەیوەندی دروستکردنەشی هەبی و پاراستنی پەیوەندیش مەسەڵەن پەیوەندیەکان ئەپارێزرێن بە پێی کات مەسەڵەن کە برادرایەتەکەی ئەتوو ئەو پەیوەندی بە پێی کاتە پارێزی بەشەکی نەقص لە منداری ئۆتیزم ئەوەیە کە پەیوەندیەکان نە دروستەکە نە پارێزی نە تێگەیشتنیشی هەیە طبعا لە ناویشیاندا مەسەڵەن مشکلەی گونجانی ڕەفتاری هەیە بە پێی بارودۆخ یەکێکە لە خاڵی دیکە کە مهمە مەسەڵەن دواترش لەوانەیە باسی بکەین جۆرە یاریکردنەکە یەکەمە هەموو تێبینی کردی و بەخۆشن لەوانەیە ئەنجامدابی گەمەکردنی تەمسیلیە گەمەکردنەکە کە لۆنمونە سیارەیەکی کچکەت لەکنە وها تەسەڕفەکەی ئەو سیارە مەسەڵەن ئەڕوە و دەنجی لۆ دروستەکەی و نەفەر مەسەن دەرکەی ئەکێوە گەر بکرێتەوە نەفەردا ئابەزی
ئەگەر مەسەلەن چیژبی لەوانەیە ئەو بووکە شوشانەی لەکنەکەەوە تەسەڕوفەکە کە ئەوە چیژیتی ینی ئەو گەمانە کە تەمسیلینە زۆرزار مندار پێکەوە ئەنجامی شێدا بەشەچکە کە نەقسە لە منداریوسم ئەو گەمە یان زۆر کەمە تەبان ئەمە ئەگەر دیقەتدنە منداریوتیزم بەشەکی ئەوە تێبینیەکەی کە نییە یان دەگمەندی تیت ئەگەر بەرکەوتەش دەگە منداریوتیزم زۆر هەبوو بیلەوان ئێستا وەفکرێت بێتەوە ئەگەر دەگمەندی تبێت ئەوەیان ئەنجامدابی کە گەمەی تەمسیلی ئەنجام بدە یعنی ئەوەش خاڵەچکێک کە نەقسە لە منداریوتیزم خاڵەچکە لەو بابەتەی نەبوونی حەز و تەرکیزە لۆ هاوتەمەنەکانی مەسەڵەن ئەگەر دیقەت بدەیت توانی برێها زۆر زاناوەندێک گۆشەگیرە دایک و باوک وها وەسفی و مندارێکاری وەڵا گۆشەگیرە تێکەری مندارە نابی ینی ئەوەش بەشەچکەیتی کە لە منداری ئۆتیزم وەچ برێ خەلەلەکە یان بەربەستەکە لەو خۆ مندارانە پەیوەندی زارەچی چ ئەگریتەوە تەوان پەیوەند زارەچی بەکارهێنانی وشە ئەگریتەوە کە بەپەی وەسەلەن ئەوەکان 125 لۆسی منداڵەکان نازارەچینە کە ئەرێ نازارەچی یعنی هۆکارە چ کەشیان نییە کە یامی خۆی پێ بگەینن و ئەوانەشی کە قسەی ئەەکەن زۆر جار مشکلیان لە بەکارهێنانی مەسەلەن وشەکان هەیە بەکارهێنانی وشیان زۆر سنووردارە و توانای ئەوەشان نییە گفتوگۆکان هەرە پێ بدەن یان بەردەوام بن مەسەلەن گفتوگۆیان زۆر سنووردارەگە پرسیارێکیان لێ بکرێت دوو ئەوانێ لە پرسیاری سێم یەکسەر گفتوگۆ کە خەلاص بێ هیچ جوابەچی نەبی یان هەر هەمان ئەوەی پێشووتر دووبارە بکەوە طبعاً ئەوە پەیوەندی کۆمەڵایەتی بوو پەیوەندی و تێکڵابوون لە ڕەفتاری سنووردار و دووبارە کۆمەڵک خاڵ هەیە کە عادەتەن لە تەشخیصش تەرکیزی خستن جوولەی جسمی دووبارە یان ستیرۆتایپ بە عەرەبی پێرێن نەمەتی نزام لە کوردی بەرامبەری سەیە بەڵام مەبەستی لە چییە مەسەلەن ئەگەر دیقەدابی مندار ئۆتیزم دەستی لە تەنیشتی ئەجوولینی مەسەلەن لۆماوێکی زۆر یان سەری بە ئاراستەی ڕاست و چەپە جوولینی یان هەر جوولەیەکە بە کەلوپەلیەکە کەلەکنیتی جوولەکان هەمیشە دووبارە و زۆر لە سەریەکەکە ینی ئەوە پێرێن سلوک نەمەتی گوتن نزان بە کوردی چێ بەڵام بە ئینگلیزی ستیرۆتایپیک بیهێڤیە ڕەفتاری دووبارە و بە یەک شێواز ئەنجامەدا و یەک لە نیشانەی دیکە لە منداری ئۆتیزم هەیە طبعا ئیکۆلالیا یەکەکە لەوان بەکارهێنانی کەلوپەل ئەکرێ بە کەلوپەل بکە ئەکرێ بە دەستی بکە بە بەشەشی جسمی بکە ئەو ڕەفتارە زۆر تێبینیەکرێ لە منداری ئۆتیزم بەڵام گرینگە جیاکاریەکی لێرە بکەین ئەگەر مەسەلەن مندارەکەندی ئەو ڕەفتاری ئەنجامدا گرینگە مەسەلەن یەکسەر نەدێ ئەوە ڕەفتاری دووبارەی هەیە چونچی ڕەفتاری دووبارە لە کوالیتی نییە یعنی لە شێوازەکەی نییە بەڵکو لە کوانتیتیە لەو بڕیتی کە ئەنجامەدا مەسەلەن چەند ئەنجامە دە ڕۆژانە بڕەکەی بڕی ئەنجامدانی ئەو ڕەفتار دووبارەی چەندە چکم ئەنجاجە ئەمن کۆمەڵک ڕەفتار بکەین پێخۆ مەسەلەن لەسەر یەک ئەوە بکەین لەو حاڵەتانەی بەعجەلەینە ینی مەرزنیە هەر شتەکردی لەو مندار برێ ئەو ڕەفتاری دووبارە پێوەرەکەی چێ بڕەکەیتی چەند ئەنجامەدا ئایا تەداخلی فێربوون و پەیوەندیان شێکە وای لێکە لە ژیانی ڕۆژانە مشکلەی لێ دروست بکە ئەوە زۆر زۆر مهمە ئەو جیاکاریەی بکەی لە کوالیتی نییە لە کوانتیتیە لە بڕەکەیتی خاڵێکیکە لە مۆزۆی سنوورداربوون پێداگریتی لەسەرەوەی شتەکان وەچی خۆی بن مەسەڵەن ڕۆتینی زۆرە ئەمە مەسەلەن مندار هەیە حاڵەت هەیە ئەگەر نیو سەعات لۆ سنتەر دووا بکەوی یەکسەر دەست بە گریانەکی زۆرەکە لەبەرچێ پێداگرە لەوەی هەموو ڕۆژان شتەکان وەچی خۆی بی ئەگەر یەک شتی مەسەلەن ئەمە حاڵەتن هەبووە هەستم کە ڕەفتاری مندارەکەی لە ناکەو گۆڕە کە دیقەتمدا مەسەلەن جانتایەکی نوێی لەو کرابوو هەمیشە تەماشای ئەو جانتایە کرد کۆمەڵک سلوک نەمەتیشی تێدا کرد یعنی یەک لەو شتانە کە لەکنەوان مهمە شتەکان وەچی خۆیان بە ڕۆتین بی مەسەلەن نمونەچکە ئەوەیە لە پێش دەرکەی دانرا ئاتەن کە لە سەیوسا وێلکەم یەک لە مندارەکان هەمیشە ئەگەر هاتبا دەبوو دەستە چی لەو ئەوەی دابا لەو ئەوەی لەسەری نووسراوێلکەم ئەو کار داخلی ژۆرێ بوو ینی ڕۆتینیان هەیە پێداگرن لەوەی شتەکان وەچی خۆی بی حتا نەک لە ئاستی ڕەفتار و حەز بەڵکو لە ئاستی بیرکردنەوەش ئەکرێت شێوازی بیرکردنەوەیان سنووردار بی نەمەتیە چ تێدابی دووبارە بوونەوەی چ تێدابی
خاڵەچکە لە مۆزووی حەزیە چکمەوە باسم گوتن نەک بەس ڕفتار بەڵکو حەزیشان وێ ینی حەزەکی سنوورداری زۆر توندیانەیە کاستەکەی نەئاساییە مەسەڵەن مندار هەیە حەزی زۆر لە تەشریحی جسم ئەناتۆمی مثلا هەر دەفتەرە کتابە کرداوە دەستی و ماوێکی زۆر تەماشای کرد حەزی لێبوو طبعا ئەو مندار مەسەڵەن ئەوەش هەبوو کە ئاماژەی بە زانیاریەدا بە حکومی ئاستی باش بوو بەڵام ئەگەر نیو ساعتێکش لە کنی باوەلەی وەرز نابوو حەزی مەسەڵەن لە وێنە شوێنەواریەکان بوو ینی بە معدلی ئەگەر چەند ئەو وێنانت پێشاندا بە وەرز نابوو ینی حەزەچیانەیە کە هەستەکەی حەزیان لە بەکارهێنانی شتەچەیان لە شتەچی دیاری کراوە کە حەزەکە نەئاسایی هەستەکەی زۆر توندە و سنوورداریان لە مۆزووی هەستەوەریشێ مثلەن لە سنتەرەکان تێبینەکەی هەندێک مندارەیە مثلەن هەر شتەچی بدەیێ ئەکرێت تام بکە یان بۆن بکە هەر شتەچی بدەیێ ئەکرێ لۆدەوی ببە لۆی تام بکە بزانێت ینی ئەو سنوورداری و دووبارە بوونەوەشیان هەیە لەو ئەوەش بەگشتی ئەو چارخاڵە بوو کە لە ڕەفتاری دووبارە و سنووردار هەبوو تەوان وەک گوتم گرینە بزانین کە ئۆتیزم وەکو کۆمەڵە نیشانەی سەرەکی ئەو دوو کۆمەڵە نیشانەی هەیە کە ئەو خاڵانەی لێ ئەبووە و ژیانی داگیر کردیە یان نتوانێت هەموو لایانی ژیانی گریتۆ لە ڕووی کۆمەڵایەتی و ڕەفتار و ستایلی گیانکردنشی خاڵەچکە کە پێم مهم بوو باز بکەم مۆزوعی وەک گوتم کە ئۆتیزم شەبەنگە جا لە شەبەنگەکەش حسابی چاکەی توندێتی سێڤێریتی کە ئۆتیزمەکەی چەند توندە زۆر جامە پرسیاران لێکرێ مەسەڵەن ئەرێ ئۆتیزمی چەند توندە خاڵی هەیە وەک دیارە یان ئاستی هەیە سێ ئاستە مەسەڵەن ئاستی یەکەم پێویستی بە پاڵپشتیە ئاستی دووەم پێویستی بە پاڵپشتێکی مەسەڵەن زۆرە ئاستی سێم پێویستی بە پاڵپشتێکی گەلک زۆرە یعنی ئەوە بەپێی توندیە کە زۆر توند بوو مندارەکە وەوادا ئەندرێکا ڕاهێنانەشی زۆری لەوانەیە پێویست بکە کە زوو دەست بە ڕاهێنان بکرێ ینی ئەو حاڵەتانە ئەو خاڵانە دەبێ ڕەچاو بکرێ بە تایبەتی توێژینەوە مەسەڵەن پیشانیدایە کە ئەگەر منداری ئۆتیزم زوو دەستنیشان کرا و زوو ڕاهێنانی پێکرا ئەکرێ ینی ئاستی یان توندێتی زۆر کەم بکرێتەوە ئەگەر توندیش لە مۆزوعی تەشخیص یان نیشانەکانی ئۆتیزم سێ خاڵی دی مهمە ڕەچاو بکرێت یەکەم ئەوەی دەروونزانی نەئاسایی خوێنبی لەوانەیە ئاشنای ئەو خاڵانەبی دەبی ئەو نیشانانە لە تەمەنێکی زووی گەشەکردنەوە بوونی هەبی لەوانەیە هێشتا وەدیان نەکردوی بە حکمەوەی هەندێک موقیفی نەهاتیتە پێش لە مۆزوعی کۆمەڵایەتی و تێکەڵاو بوون بەڵام ئەو نیشانانە دەبی بوونی هەبی یان لەوانەیە ئەو نیشانانە بوونی هەبی بەڵام بە ڕاهێنان وانە ئێستا نەمابی بەس ئەگەلیان بپرسێرێ وەڵڵا سەرەتای وها یعنی ئەو گرینگە کە لە زووەوە ئەو نیشانانە بوونی هەبی طبعا منداری کە ئەرێ تیپیکەل و ئەتیپیکەل یعنی ئاسایی و نەئاساییش زۆر جا پۆلێ نەکرێ یعنی ئەگەر ئۆتیزمیشی نەبی حاڵەتی دیکەیەبی زۆر جا بەپێی تەمەنی ئەگەر نیشانەکان ببیندرێ ئەکرێ بزانرێ ئەو خەلەلی هەیە مەسەڵەن مندارە کلۆنمونە لەوانەیە دەگە دەنگ سەری نەجوولینی کاردانەوەی لۆ دەنگ نەبی لەوانەیە پەنجەی ناو دەستیدانەی ئەو ڕیفلێکسانەی نەبی یان مندار مەسەڵەن ئەگەتە قۆناغەچی کاگەر دەنگت دروست کرد ڕەدالفعلە چێبی مەسەڵەن ئەکرێ لە مندارە نەئاساییەکان ئەو نیشانانە بوونی نەبی یعنی ئەکرێ لە زووەوەش هەندێک نیشانە هەیە کە ئەلپێرێن هێڵی سوورە یان ئاڵای سوورە دەبی ئەوانە ڕەچاو بکرێ ئەکرێ بناسرێتەوە لە تەمەنی زوو کە ئەو مندارە هەندێک ڕەفتاری نەئاسایی ئەنوێنی خاڵی یەکەم ئەوە بوو کە دەبی لە زووەوە و نیشانانەی باسەکردبوونی هەبی خاڵی دووەم تەبان ئەوەش زۆر زەرورە لە ئەوانەی کە ئیشی تەشخیصیەکەن مەسەڵەن توب نەفس و ئەو لیژنانەی عادەتەن داهەنیشن تەشخیصی منداری ئۆتیزمەکەن نابی بە حاڵەتی دیکەی وەکو مەسەڵەن پێرن دواکەوتووی ژیری بەو حاڵەتانە باشتر ڕوون بکرێتەوە یعنی ئەوە زۆر گرینگە کە ئۆتیزمت تەشخیص کرد کەسێک مەسەڵەن ئەوانەی اختصاصن ئۆتیزمان تەشخیص کرد دەبی تاکە ڕوونکردنەوە بی لەو حاڵەتەی هیچ گومانەچکیان نەبی کە هیچ نیشانەی مەسەڵەن نەخۆشیەکەی تێدا دەبی یەکلا ببنەوە کە ئۆتیزمە ئەو کات بڕیادێن کاکە فلانە ASD هەیە ئەنێ ئەو خاڵەچکێ لۆ نیشانە لۆ تەشخیص دەبی ڕەچاو بکرێت خاڵی سێم کە لە زۆرینی پێم وایە لە هەموو نەخۆشیە دەرونەکان هەیە دەبی ئەو نیشانانە
پەککەوتن و ڕێگری زۆر گرنگ لە بواری کۆمەڵایەتی و پیشەی و لە لانی گرنگی ژیانی ئەو منداڵەی دروست بکەن. ینی ئەو زۆر ئەو خاڵەش مهمە لە نەخۆشە دەرونیەکانش ڕەچاوکرێ. ئەو سێ خاڵە زۆر مهمە کە دەگە نیشانەکانی دی ڕەچاوکرێ لە تەمەنی زووەوە وە دەرکەون بە حاڵەتی دی باشتر ڕوون نەکرێتەوە تاکە ڕوونکردنەوە بی و نیشانەکانش تاسیری لە ژیانی دروست بکەن و بالفعل کاریگەری دروست بکەن لە ژیانی بە شێوەیەکی نەرێنی تەوان زۆرینەی حاڵەتەکان. باسی گەمەی بکەین منداڵی ئۆتیزم بە جیاوازتر لەگە منداڵەکانی دی گەمەی ئەکا، ینی شێوازی گەمەکردنی منداڵی ئۆتیزم کە تەبان گەمەکردنش مەسەڵەن گرینگە لۆ ئەو منداڵە و لۆ گەشە سندنی، بەڵام منداڵی ئۆتیزم بە جیاوازتر گەمەیەکە، مەسەڵەن بەسەر بەخۆی گەمەیەکە، تێکەڵاوی ئەوانی دینابی کە ببینی بە هاوبەشی گەمەی بکە. سروشتی گەمەکردنی وەک تازە لە ڕەفتاری دووبارە لەو کۆمەڵی باسن کرد، سروشتی گەمەکردنی دووبارەیە، ینی ئەو شتەی ئیشی پێکە زۆر دووبارە ئەکەتەوە، ینی ئەو لە کنیتەبەی ئەگەر ماوەیەکی زۆر شەما ڕەفتار دووبارە بکەتەوە کە ئەوە سلوک نەمەتی ڕەفتاری دووبارەیە. لە گەمەکردنیش ئەوەی هەیە کە یاریەکانی لە تەبیعەتی خۆیان وێ دووبارەکردنەوەی زۆر تێدا. شێواز و بڕ و شێوازی گەمەکردنشی زۆر جیاوازە لە ئەوی دیکە ئەگەر ببینی لەوانەیە مەسەڵەن یەکسەر تێبینی بکەی ئەوە سێ بەشەکی زۆرجا ئەگوترێ ئەرێ منداڵی ئۆتیزم حەزی زۆرجا لە یەک بەشی کەلوپەلەچە لۆ نمونە سەیارێکت لە کندانایە بەس تەرکیزی لەسەر تایەکەیە تەنها تایەکەیە سوڕی. ئەگەر منداڵێکەکەوی لەوانەیە تەواوی سەیارەکەی گەمەی پێ بکە مەسەڵەن لەسەر زەویدا بنێ و بیسوڕینی، بەڵام ئەو لەوانەیە بەس بە تەنها یەک لە ینی ئەوە بەشەکی نیشانش ئەوەیە کە حەزیان لۆ یەک مەسەڵەن بەشی کەلوپەلەچێ کاوە شێوازی گەمەکردنی تەبعاً جیاوازە بی و دیاریشە. و یەکێک لە نیشانێت کە لە حاڵەتی گەمەکردنەوەوانە ئەوەیە کە هەستەکەی زادێ گەمەکردنی نییە، پاڵەری نییە لەوەی گەمەی بکە بە حەز و خڵقەوە گەمەی ناکە، وەها دیارە زۆرجار نیوانە ئەو خاڵانە کە لە گەمەکردنی منداڵی ئۆتیزم بوونیە. تەبەن لە سەنتەرەکان ئەکرێ زۆرجار تەرکیز بخرێتە سەرەوەی کە وای لێ بکرێ مەسەڵەن پێکەوە گەمەی بکەن، زۆرجار بە سڕە گەمەی بکەن، بە نۆرەیان تەنسیق دروستکەن، مەسەڵەن کۆمەڵە خیبرە هەیە کە بە تەدریجی ئەکرێیشی لەسەر بکرێ لەوەی ئەوانە ینی کۆمەڵاتی گەمەکردنیان بەهێزتر ببین. هەندێک سیفەتی دیکە کە لە منداڵی ئۆتیزم هەیە جگە لەو نیشانە تەشخیصیانە، مثلا executive functions ئەوە بیانەرین وزان فرمانە جێبەجێکاریەکان سەباسەکەین ئەوەی دی mental flexibility وزان مرونەی عقلی پێرێن نەرمونیانی عقلی central coherence نزان کو تەرجەمەکەین پتەویە شتەچی وایە ئێستا باسەکەین مەوەستن لە چیا تیۆری عقل و لێکدانەوە پرۆسەکردنی هەستۆرەکان ئەوە ئەو نیشانانە کە ئێستا باسێکین لە منداڵی ئۆتیزم جگە لەو دوو کۆمەڵە نیشانە ڕئیسەی باسن کرد ئەکرێ مەسەلەن لەوانشدا خەلەل هەبی لە منداڵی ئۆتیزم. طبعا ئەو executive functions ئەو فرمانە جێبەجێکاریەکان کە ئەوە بزانام لە بەشی پێشەوەی مێشکن بەرپرسن لە پلاندانن لە کۆنتڕۆڵکردنی ڕەفتاریمە بەهۆی ڕێپێدانیان قەتعکردن کە ڕەفتاری بەشەر کۆنتڕۆلەکە و ئەو نەرمونیانە عەقلیە کە ئێستا باسەکەین تەرکیزی بگۆڕی لە شتێک لۆ شتێکە. منداڵی ئۆتیزم لەوانەیە دیقەتیان مەسەڵەن پلاندانانی مەرج نییە هەبی، ینی توانای پلاندانان و پلان دانان لۆ داهاتوو حکمدان بڕیار بدەت بکە بەشێکەکەی لەوانەیە نەتوانی ڕەفتاری خۆ کۆنتڕۆل بکە وەک لە خاڵەکی باسی کرد کە ڕەفتاری لەگە مەوقیفا مەرج نییە بگونجێ و خاڵەکە کە ئەو مرونە عەقلیەیە کە لە منداڵی ئۆتیزمدا لە فرمانە جێبەجێکاریەکان مشکیلەی هەیە. طبعا مرونەی عقلی نەرمونیانی عقلی چیە؟ ئەوەیە کە مەسەڵەن یارمەتی مندارێکێدا کە تەرکیزی نەک مندار هەر بەشەر بەعام کە تەرکیزی لە شتەچی لۆ شتەچی بگۆڕی ئەگەر پێویست بێ ئەو گۆڕانکاریان معادل لە دەوروبەری تڕۆدا یارمەتی بدە تەرکیز لە بابەتەچی لە شتەچی لە سەر شتەچی بگۆڕی. منداڵی ئۆتیزم کە ئەو ئێستاوانەی بەشدار بوونە لەو سنتەرانە لەوانەیە بزانن ئەرێن پێرین بە عەرەبی مشەتیت سەرن سپارتکەر زۆرجە منداڵی ئۆتیزم زۆرجە کاتوو ڕاهێنانی پێکەی تەرکیزی لەسەر یەک شتە ئاگای لە تو نییە دەنگەکەیە بەس تەرکیزی لەسەر ئەگەر گاسیش بکەی زۆرجە ئەگەر مەسەڵەن ئەو حاڵەتان ناکە مشکلەی لە ئەوەی مێشتێبی لەو حاڵەتەی دەبی مەسەڵەن دکتۆری اختصاص فەحز بکە و
ئەو تەختی توشتە بکێ بزان چ خەلەلی هەیە بەڵام بەعام زۆر جابینی مشکلەی ئەوە هەیە تەرکیزی لە شتەچی لۆ شتەچی بگۆڕی لە ڕاهێنانەکان ئەوەی ڕاهێنانی کردوی زۆر جار ئەوەی تێبی یعنی ئەو شتەی هەستپێکە کە تەرکیزی لەسەر یەک شتی دیاریکراوە ناتوانانی تەرکیزی خۆی بگۆڕی ئەو گۆڕانکانیە لە دەوروبەری ڕوئەدا ئەو ناتوانانی تەرکیز لە شتەچی بخاتە سەر شتەچیکە نێوەشێک لە مشکلەی دیە کە ناتوانانی تەرکیزی بەپێی بارودۆخەکەی بگۆڕی حاڵەچکە ئەوەی باسم کرد کە لە منداری ئۆتیزم بوونی هەیە پێگوترێ ناوەندی پتەویە شتەچوهای پێرێن بەڵام ئەوە چییە مەسەلەن توانای بەشەریە کە زانیاریە لە وردەکاری بابەتە چی واتای دروست بکە هەمووی پێک بگەینی زانیاریەکان بخاتەوە یەک مەسەن ئێستا ئەو بابەتە لۆنگۆ باسەکەم نیشانە لەولای ئەو کۆمەڵ نیشانە ئەوەی دیکە هەموو ئەوانە توی پێش کرد یەک بخەیوە شتەچی واتاداری لێ دروست کرد زۆر جار پێرێن گێشتاڵ تینکینگ بیرکردنەوەی گێشتاڵتانە کە گێشتاڵ مەسەن ئەوە باوە هەیە کارێ هەموو مەزنترە لە کۆی بەشەکانی مەبەستی لە چیە زۆربوونە تو لە نەفسی بەشەر ئەکرێ برەی عەقڵی هەیە هەستی هەیە بیرکردنەوەی هەیە جسمی هەیە ئەگەر هەمووت کۆ کردەوە بەقەدەر ئەوەی واتادار نابی کە تەرکیز بدێ سەر سروشتی پەیوەندی ئەو بەشانە لە بەشەردا ئەوەش بە هەمان شێوەیە تو کۆمەڵێک پارچەت لە بابەتە چی هەیە لە وێنەیەکی کۆمەڵک پارچەت هەیە منداڵی ئۆتیزم ئەو مشکلەیە کە ناتوانی وەهان لێ بکە لەو زانیاری وردەکاریانە کە بیکاتە شتەچی واتادار وای لێ بکە بخاتە ناو وێنە گەورەکەی ئەمەرێنە زۆر جا ئەو قسە گۆتەری وێنەی گەورە ببینە وانێ ئەو مشکلیانە بی بەس وردەکاریەکان نەبینی ناکاتە شتەچی کە واتادار بی و گەورە بی ئابستراکت بی مەسەن تەرکیزی لەسەر هەمووی نیەوە گۆتن تەرکیزی لەسەر وردەکاریەکان تەرکیزی لەسەر فاکت و ڕاستیەکانە بەس فکرە ڕئیسیەکان نا مەسەلەن کە ئەوە چواتایەدا لاوە بەشێکی دیکە لە منداری ئۆتیزم کە تێبین ئەکرێ کە مشکلەی لێ هەیە خاڵەچکە تیۆری عەقڵی پێرێن تیۆری عەقڵ چییە ئاماژە بە توانای مەئەدا توانای بەشەر کە مەسەن عەقڵی کەسی بەرامبەر بخوێنیتەوە ئەمەرێن مێشتی بخوێنیتەوە مەبەستی لە چییە تقریبا هەست بە نیەتی کەسی بەرامبەر بکە بە مۆتیڤ بە پاڵنەری کەسی بەرامبەر کە لە ڕێی چێ لە ڕێی ڕەفتارەکانی کە تێبینیەکەیان ئەو قسانەی ئەکە مەسەلەن کۆمەڵێک ڕەفتارە نوێنی ئەتۆرێ لەوانەیە وەها بکەیان ئەوەی لە مێشتێ بە تەمای ئەوەیە مەسەن زۆر زەمە لە عیلاقەکانیش بەپێی هەندێک شت ئەرێن ئەوە تەبیعەتی وهایان ئەوە ئێستا وها فکرەکەتەوە و بەپێی ئەو زانیاری زۆر دە تەعاملەکەین کەسی بەرامبەر یان هەندێک قسەیەکە ئەرێ فلانەوە فکرت ئەو ڕۆژێ فلانە قسەی کرد دیارە وهایە ینی مەسەن تەبیعەتی یعنی تو چ ئەەکەی توانای تووە کە لە ڕەفتار و لە قسەی کەسی بەرامبەر حەز بکەی کە کووەیان بە تەمای چییە جا ئەوە لۆ مهمە مەسەلەن یەک لەوانە گەمەکردنە مەسەلەن لە منداری ئۆتیزم جاروێ ئەترسینی مەسەلەن پێی وایە ئەگەر کاردانەوە بۆ هاوات و ترسا ینی مێشتێتی خوندەوە کە بە چ ڕەفتارە چیت کاردانەوە چی لە تو دروستەکە منداری ئۆتیزم دیقەت دە بەشەکی ئەوەی نییە مەسەلەن جا مشکلە چیە لەوەی کە تیۆری عەقڵی نەبی یان دواتر مەسەلەن بە تاخیری گەشەی کە لە کەسەچی نتوانی ڕەفتاری کەسانی بەرامبەر لێک بدەتەوە وە گوتن ینی کاتوو لە نێزی کەسی بەرامبەر تێگەیشتی ئەتوان پێشبینی مەسەلەن ڕەفتار بکە ئەوە بەتەمایە شتەچی بکە من تووڕەکە لە نیازی کەسی بەرامبەر لە پاڵنەری کەسی بەرامبەر تێناگەی لەوانەیە لە هەستەکانی تێناگەی کە ڕەفتاری وی مەسەلەن و تەئسیل لە تو لە کەسانی دیکەکە لەم ئەوە کۆمەڵایەتیەکان تێناگەی کە منداری ئۆتیزم ڕوبەڕووی و خاڵانە بیتە چونکم تیۆری عەقڵی تیۆری ئۆف مایندی یان گەشەی ناکە یان دروست نابی یان زۆر بە تاخیری و بە سستی دروستەبی کە یارمەتی نادا ئەو موقفانە لێک بدەتەوە یەک لەو نیشانەی دیکە مەسەلەن لە ئۆتیزم هەیە زۆر جار مشکلەی هەستەوەریە گوێ لێ بواری مشکلەی حسی هەیە و مندارە مەسەلەن بەدەنجی بەرز یعنی یان ئەکرێ هایپەر سنسیتیڤ بی یان هایپۆسنسیتیڤ یان ئەکرێ مەسەلەن زێدە هەستیار بی یان هەستیاری نەبی یان زۆر سز بی مەسەلەن مندارەیە ئەگەر دیقەت بدەن بە هەندێک دەنجی یەکسەر گوێ ئەگری لە نیشانەی منداری ئۆتیزم یان بە ڕووناچی ینی یەکێک لەوانە زێدە هەستیاریان لۆ وروژێنەر هەیە لە دەوروبەری خۆی کە مشکلیان لەو دروستەکە لە هەموو جێیەکی نەتوانن مەسەلەن تەعامل بکەن بێتەوانەشی هەیە مەسەلەن زاروێ ئەمە دیتیتن مندار مەسەلەن شوێنی بەرجەیەکی کەتیە چونکم زێدە هەستیاری ئەوەندە سستە هەستەوەرەکانی هەستی بە خۆی نەکردی ئەگەر خوێنیشی لێ هاتووی مەسەلەن هەست پێ بکە و
کاردانەوەی هەبی ینی بەشەکی زێدە هەستیارن بەشەکیشی هەستیارێکی زۆر کەمیان هەیە لە وروژێنەری دەوروبەری خۆیان لێ بۆ ئەوەش و لۆ ڕوونکەمەوە کە عملیان مەسەلەمە لە ڕاهێنانەکان چ ئەەکەین لە ڕاهێنانکردن پێشەوەی باسی ABA کەم تەبعاً بە ABA ئەو شتانە پێچین بەڵام ئەمە لە ڕاهێنانکردن دەگا ئۆتیزم حەزم لێ بیانی ئەو فکرە لە دروستبی لە ئەوەی بەتایبەت شارەزانینە چ ئەەکەین مثلا تەرکیزن لە دووشتی سەرەکی ئێستا بەورتە ڕوونەکەم و زیادکردنی ڕەفتاری ئەرێنی و نزمکردن یان نێژنی ڕەفتاری نەرێنی ڕەفتاری نەرێنی مەوەسلەتی هەموو ڕەفتانانەی کە نەگونجاون لە سلوک نەمەتیەکان بگرە کە نەگونجاون و مەرزنیە بە سوود بندەوی حتا مەوزوعی ئەزیەتدانی خۆی ئەزیەتدانی کەسانی دەوروبەر مەوزوعی گریانی زۆر و تانترەمی پێرێم ئینگلیزی کە زان بە کودێکێک کە زۆر ئەگریە مثلا زۆدا پێرێن خۆی لە خۆرێ وەردا ئەو نیشانانەی لێکمەکەوە و چ زیادەکەی ئەو نیشانە یان ڕەفتارانەی کە لۆوی بەسوودن ئەکرێت پێی سەر بەخۆبی و بەسوودشن و خیبڕەنە بەشەچیان کە بەکارهێنرێن لۆ کۆمەڵک شتی دیکە بنچینێ مەسەن ناساییکردنەوە کاتەمە تەرکیزە خەینە سەر ئەو دوانە بەگشتی کۆمەڵە خیبڕەن هەیە تەبعاً هەمویان ناوی خۆیان هەیە لەوەی ئەوەی لە سنتەرەکان بی بەتایبەتی ئەو سنتەرانەی سنتەری ئیماراتی و ئەوەی کۆمەڵگەی دایک ئەو چەمکانە باش ئاشنایە مەسەلەن ئەدای بینینی پێرێن ئەوانە خیبڕەی بنچینەینەکە ئەو خیبرانە میهیمن لۆ شتی دیکە بەکارەهێنرێن لۆ ژیانی ڕۆژانەی لە هەندێک شتی دیکە میهیمن و خیبرانە بزانی مەسەلەن ئەدای بینینی پێرێن ڤیژوال پەرفۆرمانس زمانی وەرگرتن کە ئەو مندارە داواکاری جێبەجێ بکە مەسەلەن ئیمیتیشن لاسایکردنەوە کە زۆر زەرورە و تازە باسم کرد لەو فێربوونی مندا ئەو خیبرە بنچینیانە ئەمە لە سنتەر طبعاً هەموو خیبرەك دەرەجەی خۆی هەیە و بە ئاستە دەست پێکرێ سەرەتا لەوەی ئەگەر مندارەکە لەو ئاستەی نەبی مەسەلەن یەک و دوو سێ هەموو خیبرە دەرەجەی خۆی هەیە ئەمە لەوێ دەست پێکەین لە چێبی هەوڵەدەین ئەو توانە بنچینیانەی بەرزکەینەوە کە لۆ شتی دیکە بەسوودە بەشەکی توانە زارەکیەکانە یان توانە قسەکردنەکە چییە مەسەلەن ناونان ئەو منداڵە توانای ناونانی چەندە ناوی شتەکاننێ ناوی کەس ناوی کەلوپەل ناوی مەسەلەن ناو بە سیفەتەوە بە هاوڵ ناوە داواکاری ئاداوا شتەکانەکە بەکارینانی وشە و ڕستە مەسەن توانای ئەو مندارەی لە چێ دووبارە هەموو ئەوانە هەموو تەدریجیە لە سنتەر مەسەن ئیشی لەسەرکرێ بەشەچکە خیبرە ئەکادیمیەکانن کە ڕێزمانەوە سپێلینگ وەزان پێێن حونجەکردن و بیرکاری و نووسین و خوێندنەوەی کە بتوانانی مەسەلەن ئەو خیبرە ئەکادیمیانە فێربی تەبانە لەو مندارانێک کە ئاسیان زۆر باشبی و لێیان ڕاببیندرێکە ببردرێنە ئەکادیمی یان مەکتەبوانە پێرێن پێش ئەکادیمی و حازرەکرێەوە مندار خیبڕەی دیکە کە ئەوانە زۆر گرنگن لەو ژانی مندارەی ئەوانەی پێیان سەر بەخۆی خودی کە بەسەر بەخۆی مەسەلەن ژیان بکات لە خیبرەکانی خواردن کۆمەڵە خیبڕانە لە سەرەتای دەستپێکەی جلگۆڕین بە هەمان شێوە چونە ئاودەست WC ئەوەش کۆمەڵە خیبڕەیە خۆڕازانەوە کۆمەڵە خیبڕەی دێپێرێن لە جل ئەوەکردن هەتاوەکو مەسەلەن پرت داهینان شانەکردن ئەوانە هەموو کۆمەڵە خیبڕەنەکە منداری ئۆتیزم پێویستیتی و بەشێکە کە تەرکیزە خرێسەر توانە جسمیەکانە توانای گەورە و بچووکی پێرێن کە ئەوانە هەمووی لە سنتەر بە وردەکاری وەڵسەنگانی لۆکرێ و ئامانجەکی یان پرۆگرامش تێوتە سەر لۆ منداردانرێ هەتاوەکو ئیشی لەسەر بکرێن من تەواو بووم بزانمەگە پرسیار شتێک دەست خۆشی مامۆستاسەکان زۆر مەمنون لە پێشکەشتنی بابەتەکەت ئاماژەت بە هەندێک خاڵ زۆر گرنگ کرد دەست خۆش بی سلامت بی سوپاس بەو هیوایەم سوودی هەبوو بی بەڕێزان ئێستا هەر کەسێکە پرسیاری هەیە بە ئاماژە پێ بدات دەستەکان خۆش بێ ئوستاز زۆر باش بوو ئیسفادەی زۆرم لێ کرد ئاماژەت بە خاڵی زۆر گرنگدا دەستەکان خۆش بێ زۆر سپاس سەلام دەست خۆش بێ مامۆستا سەرکار زۆر باش بوو بەس یەک پرسیارم هەیە تا چەند ئەم قسەی ڕاستە ئەڵێن ئەگەر مناڵ کاتێک شیری دایکی خوارد سێری ناوچاوی دایکی نەکرد ئەو کاتا توانین بڵێن ئۆتیزمی هەیە ئەمە پێوەرە ئەکرێ هەر کەسێک هەر مناڵێک چاوی بەملاولایە سێر کرد لە کاتی شیر خواردنا بڵێن ئۆتیزمە ڕاستی وەکو وەڵامەکی ئەوەم نییە زانستی کە برێم وەیان وە نییە لەوەی تاکید نیمە بەس یەک شتێک ئاماژەشم پێدا کۆمەڵێک نیشانە لە مندار هەیە کە ئەکرێت تێبینی بکرێ دەرخەری نەک ئۆتیزم ئەکرێت دەرخەری وەبی مندارەکە ئاساییە یان نە ئاساییە
چکم وها پۆلین کە تیپیکەل و تیپیکەڵی پێرێن ینی ئەکرێ بە کۆمەڵێک نیشانەی ئەوە بکرێ بەس ڕاستی ئەم نەمزانیە وەک خۆکە بەس تەنها بەوەی کە لە کات شیر خواردن تەماشا نەکە ئۆتیزم بی بەس وەڵامەکی دقیق شەم ڕاستی لەوەی نییە. دەست خۆش بێ زۆر سپاس. بۆرە مامۆستا سەرکار بەس زۆربەی منداڵ کە پیشانمان ئەدەن ئێستا من قوتای بەش پەروەردەی تایبەتم پیشانم ئەدەن هێشتا نەگەیشتە تەمەنی 3 ساڵی قسەکردنی تەواو نیە یان ڕۆشتنی تەواو نیە یان سەیرکردنی چاولۆ چاوی تەواو نیە دەڵێن بردیتنە لای پزیشک ئەڵێن ئەوە ئۆتیزمی هەیە یعنی هەتا تەمەنی 3 ساڵی دەتوانین چەندی پێ بدەین کە ئەو ئۆتیزمی هەیە لە سەدا چەندی پێ بدەین بەخۆی ئەوەندەی بزانم ئێستا لە DSA مینوویە کە کتابی تەشخیصیە لە IPA ئەوەندەی بزانم لە ساڵ و نیوەک ئەتوانی تەشخیص بکەیت ینی لەو زوۆیڕە توانی تەشخیصی ئۆتیزمە بکەیت ئەگەر غەڵەت نەبم شتەکەەوە هەیە جا ئەوەندەی بزانم 3 ساڵی ینی زۆر تەبیە کە تەشخیص بکرێ ئەوە ئۆتیزمی هەیە بەس وەکو ڕێژەی سەدی چەند وە دەرەکەوی ڕاستی ئەوەی نزانم بەڵام وەک باس کرد کە تەشخیص بکرێ بەو ئاستانە تەشخیصەکرێ مەسەن تون دەمام ناوەندا یان ئۆتیزمەکەی کەماکرێ زۆر جار دەرەجە شیلۆدار بدێ بەس وەکو تەمەن ئەکرێ لە زوو تەشخیص بکرێ وەک باسم کرد لە زووترش کۆمەڵک نیشانەیە کە ئەکرێگە تێبینی بکرێ نیشانەی ناسایی بوون باشە دەست خۆشەی پرسیارە چیتکە یعنی زۆر بەمان ئەزانین کە ئەوە زیاتر لایەنی ژینگە ئەگریتەوە ئۆتیزم بۆ ماوەی کەمە ڕاستی ئەوەندەی ئەم بزانم ئەگۆترێت تێک هەرێکە لە هەردووچی و ینی ڕۆلی بۆ ماوەش هەیە ئەو مۆزوعی ئەوەندەی بزانم تا ئێستا لە ڕۆلی ژینگەی تێنەگەیشتینە ڕۆلی کووە مەسەن دقیق ژینگە کو ئەبیتە هۆی ئەوەی ئۆتیزم دروزی بەڵام وەکو سەبەبی تێکەڵەیەکە لە هەردووچی ئەوەندەی هەتا ئێستا بزانم وەڵاهی پرسیارێکم هەبوو ئۆتیزم شەبەنگی ئۆتیزم تاوەکو تەمەنێک بەردەوام دەبێ و کاریگەریەکانیشی چین بەسەر تەمەنی گەورەی داواتە کەسێک کرد تووشی ئۆتیزم دەبێت لە تەمەنێک دۆخەکەی بەرەو باشبوون دەڕوا و هەروها کاتێک کە گەورە دەبێت ئەو لێککەوتانە چین کە بەسەریەوە دەمێنێتەوە طبعاً کاکەی و دەست خۆشبی لەو پرسیارەکەت ئەوەندەی بزانم ئۆتیزم کە ئەگەر ڕاهێنانی پێ نەکرێ وەگە ڕاهێنانیشی پێ بکرێ حاڵەتەکە کە دەگە ئەو کەسەی هەر ئەمینیتەوە ینی نەمزانیە بگەنە حاڵەتە چی تەمەنەکی برێ ئەوە چابوو تا ئۆتیزمەکەی نەما و لێکەوتەکانشی وەک ئەم نیشانانەی تازە باسن کرد تەبان لە کەسی گەورە شەکرێ هەمان ئەوە ڕوو بدەکە من کە ئۆتیزم بی لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی تێکەڵاوبوونەوە ئەو حاڵەتانەی باسن کرد و مشکلانەی لۆ دروستەوی لە مۆزوعی تێگەیشتن لە عیلاقەکان لە کەسی بەرامبەر تێبگە لە ڕوخساری لە زمانی جەستەی لە هەموو ئەوانە تێبگە لە مۆزوعی ڕۆتیناتی ژیانیشی کە نابی گۆڕانکاری ڕووبدا هەموو نیشانەی باسم کرد ئەوەندەی بزانم هەر لە گەورەی شەمینیتە خۆش بێ زۆر سپاس بۆ وەڵامەکانت دەستەکان خۆش ئوستاس سپاس بۆ کاتێک پێت بچین ویستم ئەوە بپرسم توشبوون بە ئۆتیزم هۆکارە بایۆلۆجیکەی چ شتێک زۆر کاریگەری هەیە لۆی ڕووبدا بۆ ماوەیە یان مەسەلەن کێشەی هۆرمۆناتە یان چ شتێک ڕاستی لە مۆزوعی هۆکارەکەی بە دەقیقی نزانم بەڵام ئەوەندەی ئەگوترێت مەسەلەن کۆمەڵک جیناتەیە کە دەست نیشان کرا کە ئەوانە هەنا وەزان لەسەر کرۆمۆسۆمی یەکسەر غەڵەتەم ئەوە یەکێک لەو شتانەیە بەس باقی دیکە لە مۆزوعی بۆ ماوەی ڕاستی نزانم لە جینات و بۆ ماوەی بترازێ بایۆلۆجیەکەی چی دیە ئوستاس ئەگەر ئاسایی بێ من جوابی بدەمەوە بەڵێ فەرمووی لە خۆی هەم بۆ ماوەی دەوری هەیە هەم ژینگە کەشمان دەوری هەیە یعنی بۆ نمونە بۆ ماوەکەی ئەگەری هەیە لە داک و بابۆ یعنی عائیلەکەی کەسێکیان مشکلەی هەبووبی لۆی مابیتەوە و ئەگەری هەیە مشکلەی هۆرمۆناتی هەبی عادەتەن ئەگەر تماشا بکەین زۆربەی ئەو مندارانەی کە کێشەی ئۆتیزمیان هەیە یان لە خۆیان مشکلەی ئۆتیزمیان هەیە و لێ سەر هەڵدایە فەحس و شتی لۆ دەکەن زۆربەی کانزاکانی قەلبیان کەمە جا لە مادەی ئاسین دەرێ ڤیتامین دەرێ هەر شتێک دی خاتونێکی دیکەش گوتی لۆ ژینگەکەی کە یعنی کو دەوری هەیە بۆ نمونە مندارێکی عایلە هەبووە منداری هینا هەتا وەکو سێساریش دەپەڕەیە هیچ مشکلێکی نەبووە هاتیە دەرێ لە سێساری و تێکچوو
ئێلۆ تێک چوو پرسیار دەکەی تەماشادێکی تەلەڤیزۆنیان زۆر لۆ پێکردیە یانیش مۆبایلیان زۆر دایتە دەستی ئەوە ژینگەکەیتی کە دەوری هەبووە. دەست خۆش ترم هەیە ئازار نەبێ. مثلا ئێمە وتمان نەخۆشی ئۆتیزم سێ لێڤڵی هەیە. ئەی جۆرەکانی فەرق ئەکا جۆری ئۆتیزم مثلا جۆرێک ئۆتیزم هەیە و نیمە لەسرم خوند بێتەوە ئەڵێ سەرەتا قسەشەکە مناڵەکە و ئەیبی نییە بەڵام دوای ئەوەی هەموو قسێکی بیر ئەچێتەوە تەنانەت نازانێت کە خۆشی بەڕێوە بەرێ کە پێشووتر وانە بووە. ئەمە گەڕێتە سەر جۆرەکەی یان کاریگەریەکەی. طبعا ئەوە ئەو حاڵتەی باست کرد هەر لە چەمچی شەبەن خۆی بینیتەوە کە ئەرێ مندارەکە مەسەلەن بەپێی کات خیبڕەی لە دەستەدا بەپێی کات ئەو توانستانەی هەی بوو لە قسەکردن و ژیانکردن و هەمووی هێواشاش ئەپوچێتەوە جارێ لۆ دایک و بابا مەسەلەن ئەوە زۆر نیشانەی ئەوەیە کە دەبی یەکسەر گاو بنێن بەرەو چارەسەر ئەوە خاڵەچێتی ینی ئەوەی باست کرد وەک گوتم ئێستا ئیش بە جۆرەکانەکەی ئەو شەبەنگەیە کە هەمووی لەوەی خۆی بینیتەوە کە پێشترش باسم کرد کە ئەوە لە شوێنی خۆی نامینیتەوە ئەکرێ خراپتر بی یان باشتر بی بەپێی ڕاهێنان و موقیف و شێوازی مامەڵەکردن دەگەی. شەوت باش مام سەرکار ئستادم پرسیارێکمە بوو تەشخیصکردنی منداڵ ئۆتیزم بە فەحسە یاخود بە دیتنی دکتۆریە بەس بە دیتنە و کارێکی دیکەش توژبوونی ئۆتیزم زۆر یعنی ئێستا باوەڕە ناو خەڵکی ئەرن بە مۆبایل و تەلەڤیزیۆن و زۆر تەماشاکردنی ئایپاد و شتانەیە هیچ هۆکارێکی هەیە ئەو شتانە ینی طبعا لە مۆزوعی تەشخیص ئەوەندەی کە زانیتم تو بنەفس و لیژنەدا ئەندرێ کە دەبی بگەنە ئەوەی کە بالفعل ئۆتیزمیەوە گوتم و پێرێن تەشخیصی جیاکاری ینی هەموو ئەو ئەگەرانەی دیلابن تەناکە ئۆتیزم ماوە ینی ئەوەی وەکو تەشخیص ئۆتیزم بە فەحسش ناکرێ بەڵکو هەر بە تێبینیکردنە و بە پرسینە لە دایک و باب و راپۆرت وەرگرتنی تەقریرە لەوە پرسیار دوم وەک گوتم ئەوەندەی ئەمن زانیتم تێکهەڵەیە کە ئەکرێ لە ژینگە و بۆ ماوەی بی هۆکاری توجون و مۆزوعی مۆبایل و ئەوانەش وەک گوتم ئەوەندەی بزانم لە مۆزوع ژینگەیەکەی هێشتا تەواو مەسەلەن نەگەیشتینە ئەوەی کە تەواو لە ژینگەی تێبێن کە ژینگە کوتاسی لە مندارەکە مەسەن قەدیم بەشەکی لەو ڤاکسینات و شت بۆ ئەوە ئێستا ڕەفز کرایەوە کاری ڤاکسین هۆکاری ئۆتیزم نیەزا سروشتی کارتێکردنی ژینگەی لە ئۆتیزم بەپێی زانیاریم هەتا ئێستا تەواوڕوون نییە کە کوتاسیری لەسەر دروستەکە. مامۆستا سەرکار یەک پرسیارێکم هەیە ئازێت نەبێ بۆ بۆچی لە پێشترە ینی ئەبینی لە ساڵانی 1910 و ئیتر 2030 ئەوانە زۆر ئیش لەسەر ئۆتیزم کراوە بۆ نمونە ئەبینی لیۆ کارنەریشی لەسەر کردو کە تیۆری تایبەتی خۆی هەیە ئەسپێرگەر و دوای ئەوە ڕێچ سندروم دێت و CDD دێت و PDD ئەمانە ینی هەمووی لە مدەی 30 ساڵێکە ینی ئەم شتانە دروست بووە هەندێکی بەشی زفرینیان ناوێ با دوای هەریەکە و دێ بازاری خۆی پێگەرمەکە ئابینی لەو مدێشە جەنگی جیهانی دووەم هەیە بە تایبەتی بە دقیقی پێت بڵم لە زەمانی ئەستێرگەر و لیۆکارنەرە کە ئەوەی کە جوولەکەکان وەزعیان تێکەچی لە ئەڵمانیا و نەمساوانە ئەڕۆن بۆ ئەمریکا لە ئەمریکا ئەبینی ئەلێ سنتەری گەورەدانن و جوولەکەی زۆر ئەکەنە سەر ئیش و ئەوانە هەزداکەی لەو سەردەمەیە تەنها بۆ بازرگانیەک بوو بێ چونکە لە دواییە هەمویان تێگەیشتن کە لە DSM-5 هەمی تێگەیشت کە ئەمە لایف ستایلێکی جیاوازە هەرچەنە DSM بە نەخۆشیش ناوێ بە ڕوون پرسیارەکەم ئەوەیە ئێستا ئێمە بیکەین بە نەخۆشی ئەگەر نەخۆشی نییە بۆچی لە DSM-5 ئەڵێ نەخۆشی و بە نەخۆشی باسی کردووە و ئەگەر لایف ستایلیشە بۆچی DSM-5 پشتگیری ئەوە ناکە ئەگرێ تۆزێ هیستریەکەمان بۆ ڕوونکەیتەوە ئەگەر بکرێت هەتاوەکو ئێستا و ئەو نەخۆشیش بە دقیقی ئێمە چی بەکاربێنین لە زیاتی نەخۆشیەکە دەست خۆش طبعا کاک محەممەد لە مێژوەکەی ڕاستی زانیارێکی وهام نییە زانێکی زۆر سادەم هەیە لەوەی ببوورە لەوەی ڕاستی نەتوانم چونکە ئەگەر هەرچی بڵێم لەوانێ دقیق نەبی مۆزوعی نەخۆشی طبعا DSM داینایە وەک گوتمێک نیشانەکان شکاری ینی یەکێک لە فەقەرەکانی کە تەئسیری لە ژیانی ئەو منداڵی بکە کە
بە شێوەی گرنگ لە ڕووی کۆمەڵاتیوانەوە کە بینی ئۆتیزم ئەوەی تێدایە طبعا ئێستا وابزانم بە شەچی کارین خۆ بە دوور بگرین لە بەکارهێنانی بەتایبەت لە کوردستانێکە ئەوە گۆترێ مثلەن خۆ بە دوور بگرین لە وشەی نەخۆشیێرین نەخۆشی نییە بەڵکو نزانم ینی چیلۆ بەکارهێنن بەس بەشەچی ئەو خۆ بە دوورەگرن لە بەکارهێنانی نەخۆشی لەوانێت لۆ ئەوەی بیکە هەم حاڵەتەکەی وەلێ بکەن کە بێن ئەوە جیاوازیە نەک ئەبنۆرمالیتی و ئاسایکردنەوەشیتی لادانی ستیگمایە لەسەر ئەو حاڵەتەی بەس ڕاستی ڕوانگەی خۆمت پێ برێم چونکم بربەستە لەوەی تەواصل دەگە دەوروبەری دروست بکە لەوانەیە کە ئەمن ئیمانم زۆر بە ئەبنۆرمالیش نییە بەس تاکە حاڵەت بیکە برێم نەخۆشیە بەڵام وەک گوتم وەها ئەکرێ لەوەی ستیگماکە لا ببردرێ و حاڵەتەکەی بکەنە جیاوازی دەست خۆش ماوەسە سەرکار عەفوم کە یەک پرسیاریکەم ماوە زۆر بە کورتی پێت بڵێم لە ڕووی ئیسیکەوە لە بەرکردنی جلوبەرگی تایبەت بە نەخۆشی بە ڕوونتر پێت بڵێم ئەو جلوبەرگەی لە سنتەرەکان لەبەرەکرێ ئایا لە ڕووی ئیسیکەوە گونجاوە کە ئێستا ئێمە باسی ئەومان کرد بۆ ئەوەی ئەو ستیگمایە نەمینێ لەسەر ئەو منداڵیانی بە نەخۆشی تەمەشای ئەوە نەکەن ئێمە خۆمان ئەو جلەمان لەبەرە ئایا ئەو جلوبەرگە هەر بەخۆی نیشانەی نەخۆشی نییە کە بۆ بەرامبەرەکەیکەین دەست خۆش بێت لە ڕووی ئیسیکەوە هەر بۆ نەخۆشیەکانی دەرونی بەگشتی هەم ئەوانەی کە کلینیکەڵیان هەیە هەم ئەوانەی کە لە فاوندیشنەکانی شەکەن جلوبەرگی وا لە ڕووی ئیسیکەوە کێشەی هەیە دووبارە من خۆ بە دوورەگەن ڕاستی لە وڵامەچی تاکید نەبم لەوەیدا ڕاستی وڵامەچی ئەو تۆم لەکن نییە کە برێم ئیسیکەڵەیان نا بەس وەکو ئەگەر ڕایە خۆمت پێ برێم بە دوو هۆکار پێم باش نییە کە جلوبەرگ هەبی جلوبەرجی تایبەت تەبان یەکیان مەوزوعی ئەوەی باست کرد کە شتەکە بردرێتە لایەک کە وەک نەخۆشی و ینی نەک نەخۆش حتا ینی بە تایبەتتر ئیشی دەگاکرێ و شتەکە زەخەکرێت و دوو مەوزوعی گشتاندن لە ڕاهێنان هەیە کە مەسەلەن گرینگە زۆر جار شکلت جیاواز بی ئەو ژێنەرانەی مندارەبینی جیاوازی تێدابی جا ڕای خۆم پێ برێم دەگەوەیدانیمە بەڵام ڕاستی وەکوڵامی لەو پرسیارت نزانم ئیسیکەڵەیان وەرە ئوستاش بەس ئەگەر منداڵک ڕێژەی ئۆتیزمەکەی کەم بیت ئەگەر ڕاهێنانی پێ نەکرێ هەم لە ماڵ هەم لە سنتەر ئەوە ڕێژەکەی زیادەکە گۆڕانکاری بەسەردادێ ڕێژەکەی زۆر کەم بیت طبعا ئەگەر لە گۆڕانکاریمە وەست باشبوون بی ینی بەپێی توێژینەوەوانە زیاتر وهایە کە ئەگەر ئەو مندارە بەتایبەتی لە زووەوە چارەسەری وەرگر ڕاهێنانی پێکرا ئەوە بەرەو باشبوو نەڕوە زۆر فەرقەکە بەس ئەوەی دیکەوەها بەجێ بێ هەڵدرێ لەوانەیە بە تایبەتی لەبەر شێوازی تەعاملکردنی دەوروبەریان هێواش تواناکانی چکم زۆر مندار هەیە ئەو حاڵەتەی پێشترش باسم کرد تێدایەکە ئەو مندارە هێواش تواناکانی لە دەستەدا ئادایک و بابی مەسەلەن کە بێنە سنتەرێ مندارن ڕۆژ بە ڕۆژ خراپترە بی بەپێی کات توانای لە دەستەدا سەرەتا دەستخۆشیت لێ یەکەم بۆ ئەو قسە جوانانت پرسیارێکم هەیە لە هەندێک توێژینەوە خوێندوومە دەڵێت ئۆتیزم یعنی دایکەکە هۆکارە منداڵ ئۆتیزم دەرچێ ئەو قسێ تا چەند ڕاستە بەڕای تو وەزام ئاماژەشم پێدا لەنەوەی پێشتر ئەوە دروست کرا لەلایەن ناوکەینزان بەس سەر بە منهەجی سایکۆداینامیک بوو کە گوتی تەعاملی سارد و سڕی دایک و باوک ئەکرێ ببیتەوەی ئۆتیزم بەڵام دواتر ئەوەندەی بزانم بەپێی توێژینەوەکان ئەوە ڕەت کرایەوە دەستان خۆش بڕێزان کاتێکەی زۆر درێژ بۆ نامەوێت زیاتر لەوێت درێژ بیت بورەکە هەر کەسێک کە پرسیاری هەیە نەتوانین وێرە بگرین دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس بۆ پێشکەشکردنی بابەتەکەت مامۆستا